ئەم کاتتان باش بەڕێزان لا بەرنامەیەکی دیکەی لا پەڕی حەوت بووینەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی هاوڕێمان بن. بێکاری لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە. ڕێژەی بێکاری بۆتە کێشەیەکی سەرێکی بۆ سەرخەڵک و ژیانی زۆربەی شارۆمەندان بەهۆی نەبوونی کار و پیشەی گونجاو و زۆر دژوارە. لە ئێستادا دوو ئوستانی کرماشان و سنا لە بواری بێکاریدا پلەی یەکەم و دووهەمی ئێرانیان هەیە. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات لە سەرەتای ساڵی هەتاویەوە هەتا ئێستا ناوە بە ناوە هەواڵ و ئاماری جۆراوجۆر لە باری دۆخی بێکاری لە کوردستانی ڕۆژهەڵات و بە تایبەت ئوستانی سنا بڵاو دەبێتەوە و ئوستانی سنەش ڕێژەیە بێکاری بە 28% لە خەڵم دراوە. بەپێی راپۆرتێکی ناوەندی ئاماری ئێران کە 2 مانگ لەمەوە پێش بڵاو بووەتەوە، ئوستانی کرماشان بە پلەی یەکەم و ئوستانی سنەش دووهەمین ئوستانی ئێران لە بواری ڕێژەی بێکاریەوە لە قەڵم دراون. راپۆرتی هاوکارم ببینن. بێکاری لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە. ڕێژەی بێکاری بووەتە کێشەیەکی سەرەکی بۆ سەر خەڵک و ژیانی زۆربەی شارۆمەندان بەهۆی نەبوونی کار و پیشەی گونجاو زۆر دژوارە. لە ئێستادا دوو ئوستانی کرماشان و سنا لە بواری بێکاریدا پلەی یەکەم و دووهەمی ئێرانیان هەیە. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات لە سەرەتای ساڵی هەتاویەوە هەتا ئێستا ناوە بەناوە هەواڵ و ئاماری جۆراوجۆر لەبارەی دۆخی بێکاری لە کوردستانی ڕۆژهەڵات و بەتایبەت ئوستانی سنا بڵاو دەبێتەوە و ئوستانی سنەش ڕێژەی بێکاری بە 28% لە قەڵم دراوە. بەپێی راپۆرتێکی ناوەندی ئاماری ئێران کە 2 مانگ لەمەوە پێش بڵاو بووەتەوە، ئوستانی کرماشان بە پلەی یەکەم و ئوستانی سنەش دووهەمین ئوستانی ئێران لە بواری ڕێژەی بێکاریەوە لە قەڵم دراون. بە وتەی محەممەد دەرەوزمی سەرۆکی ڕێکخراوی پیشە کەنگا و بازرگانی سنا، دۆخی بێکاری قەیرانێکی قوڵە و بەرپرسانیش ئاور لە کەرتی کار و ڕەخساندنی دەرەتان و دەرفەت نادەنەوە و تەنانەت 60 هەتا 70% کارکە بەرهەمهێنەرەکانی ئوستانی سنە داخراون. بەهۆی نەبوونی کارگە و ناوەندی بەرهەمهێنان لە کوردستانی ڕۆژهەڵات و بەهۆی دواکەوتنی ئوستانەکان لە باری ئابووریەوە، بەشێکی زۆر لە کرێکاران ڕوو لە شارە گەورەکانی وەک تاران، ئیسفەهان و ئەهواز و شارە باشووریەکانی ئێران وەکو بوشێر، ئابادان، بەندەرعەباس، ئیرانشار و دوورگە بازرگانیەکانی ئێران دەکەن. سەرەڕای بێکاری زۆربەی شارۆمەندان لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژانە چەندین کرێکار کە خاوەنی کارن و سەرقاڵی کارن بۆ بژێوی ژیانیان بە بیانوگەلی جیاواز لەسەر کارەکانیان دەردەکرێن. ڕۆژ بە ڕۆژیش کارخانە و ناوەندە بەرهەمهێنەرەکان بەهۆی کێشەی ئابووری و قەرزاری زۆر دادەخرێن. قەیرانی ئابووری ئێران زیاتر توێژی هەژار و نەداری تووشی کێشەی جددی کردوێتەوە. سەرەڕای ئەوانە کۆمەڵێکی زۆر لەو کرێکارانەی کە تا ڕادەیەک کاریان هەیە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و نەبوونی کەرەستەی ئیمەنی تووشی ڕووداوی کار دەبن و ژمارەیەکی زۆر گیانیان لەدەست دەدەن. لە لایەکی دیکەوە کۆمەڵێکی بەرچاو لە شارۆمەندانی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی سنوورنشینەکان بۆ بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ڕوو دەکەنە سەر سنوورەکان و پیشەی کۆڵبەری هەڵدەبژێرن. کەچی لەوێش بە تونترین شێوە ڕوبەڕووی هێرشی هێزە ئەمنی و ئینتزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران دەبنەوە و زۆر جار بەهۆی تەقەی ڕاستەوخۆی ئەو هێزانە ژمارەیە کرێکار گیانیان لەدەست دەدەن. هێرشی ئەو هێزانە بۆ سەر کاسبکاران و کۆڵبەران لە کاتێکدایەکە هەفتانە چەند کەس دەبنە قوربانی چەکەکانی هێزەکانی ڕژیم. بێجگە لە هێرشی هێزەکانی ڕژیمی ئێران بەتایبەت لە وەرزی سەرمادا کۆڵبەران زیاتر گیانیان لە مەترسیدایە بەهۆی بەفر و سەرما و سۆڵەی زۆرەوە. هەر لە پەیوەند لەسەر دۆخی ژیانی کۆڵبەران، دوو کۆڵبەر بە ناوەکانی ئیبراهیم محەممەدزادە تەمەن 40 ساڵ و ئیبراهیم پایمەرد تەمەن 27 ساڵ کە لە ناوچە سنووریەکان سەرقاڵی کۆڵبەری بوون لە کوێستانەکانی بەربنێ و لە شوێنێک بە ناوی کانی خودا بەهۆی سەرماوە ڕەقەڵاتون. لە لایەکی دیکەوە بێجگە لە هێرشی هێزەکانی سەرسنوور بۆ سەر کاسبکاران و هەروەها کەسبیکردن لە وەرزی سەرمادا و قوربانیبوونی کۆڵبەران بەهۆی ئەو ڕووداوانە، مینیش یەکێک لە هەڕەشە جددیەکانە بۆ سەر کۆڵبەران و شارۆمەندانی سنوورنشین بەتایبەتی. هەر لە پەیوەند لەسەر تەقینەوەی من بەسەر شارۆمەندانی کورد بەتایبەت کۆڵبەران لە چیایەکی سەر بە شاری مەریوان، ئێقباڵ شەریفی و ئیبراهیم تام، دوو لاوی کورد بەهۆی تەقینەوەی من بە قورسی بریندار دەبن و دواتریش بۆ نەخۆشخانە دەگوازرێنەوە. لە شارە سەرسنووریەکانی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە زۆری مینی بەجێماوی شەڕی نێوان ئێران و عێراق تەقیوەتەوە و لە ساڵی ڕابردووشدا هەر بەو هۆیەوە لە گوندی نشکاشی سەر بە شاری مەریوان 7 قوتابی ئەو گوندە بریندارکران.
بەڵێ ئەگەرچی لە کاتی ئێستادا قەیرانی ئابووری تەواوی وڵاتی ئێرانی گرتووەتەوە، بەڵام ڕووناکە لە ناوچە سنوورەکان و بەتایبەت لە کوردستان هەلومەرج لەوەی ناوەند قسە دەکات خراپتر و کارەساتبارترە. کۆمار ئیسلامی بەردەوام بە چاوی ئەمنێتی سێری ئەو ناوچەگەلەی کردو و هەوڵی داوەکە نەهێڵێت هیچ جۆرە سەقامگیری و پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی لەو هەرێمانەدا بێتە دی. لە ڕاستیدا هەڵاوەرنی تەنانەت ئابووری لە ناوچە کوردیەکان ئەوەندە زەق و بەرچاوە کە زۆر جار خودی بەرپرسانی تاران ناچار دەبن دانی پێدابن و بابیانەی جۆراوجۆر وادە و بەڵێنی پاساوی بدەن. هەر ئەو هەلومەرجە کارەساتبارە و ئەو هەڵاوارنەی بەرامبەر بەگەلی کوردوای کردووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ تاکی کورد خۆی لە ناوەند دوورتر و دوورتر ببێتەوە و هەستکات کە هەرگیز ناتوانێت شارۆمەندی پلەیەکی وڵاتێک بێت کە تەنانەت لە ڕوانگەی ئابووریشەوە زۆرمی لێ دەکرێت و بەردەوام لە هەموو پێوانە ئابووری و کۆمەڵایەتیەکانەوە هەلومەرجی لە شارۆمەندانی دیکەی وڵات خراپترە. وەلەسەر پرسی ئەتۆمی و توێژە ئەتۆمیەکانی نێوان نوێنەرانی ڕژیمی ئیسلامی ئێران و سێ وڵاتی ئەوروپایی لە ئەستانبۆل بێ هیچ ئاکامێک کۆتایی پێهات. ئەباز عێراقچی سەرپەرشتی تیمی وتوێژکاری ئێران وتوێتی ڕەوتی وتوێژەکان درێژەی هەیە لە درێژەی وتوێژە ئەتۆمیەکانی دوولایانی نێوان ئێران و ئەمریکا کە ڕۆژەکانی 3 و 4 ڕێبەندان لە زوریخی سویس و لە ڕاستی نێوان وەزیران بەڕێوەچوو نوێنەرانی ڕژیمی ئیسلامی ئێران و سێ وڵاتی ئەوروپایی ئەندامی گروپی 5 ڕۆژی پێنجشەممە نوێ ڕێبەندان لە ئیستانبول چاپێکەوتن و وتوێژیان ئەنجامدا. عێراقچی بەرپرسی تیمی وتوێژکاری ئێران لە دوای ئەو خولا لە وتوێژە ئەتۆمیەکان وتوێژ لەگەڵ نوێنەرانی بریتانیا، فەڕەنسا و ئاڵمانی بە ئەرێنی ناولێ برد، بەڵام لە هەمان کاتداوتی قسەکردن لەبارەی ئەوەی کە بەرەو پێشچوونێک هاتۆتە ئاراوە یان نا دژوارە. راپۆرتێک لەم بارەیە ببینن دێمەوەلاتان. وتوێژە ئەتۆمیەکانی نێوان نوێنەرانی ڕژیمی ئیسلامی ئێران و سێ وڵاتی ئوروپایی لە ئیستانبۆڵ بێ هیچ ئاکامێک کۆتایی پێهات. ئەباس عێراقچی سەرپەرشتی تیمی وتوێژکاری ئێران وتوێتی کە ڕەوتی وتوێژەکان درێژەی هەیە لە درێژەی وتوێژە ئەتۆمیەکانی دوولایەنەی نێوان ئێران و ئەمریکا کە ڕۆژەکانی 3 و 4 ڕێبەندان لە زوریخی سوئیس و لە ئاستی جێگری وەزیران بەڕێوەچوو نوێنەرانی ڕژیمی ئیسلامی ئێران و سێ وڵاتی ئوروپایی ئەندامی گروپی 5 ڕۆژی پێنجشەممە نوێی ڕێبەندان لە ئیستانبۆڵ چاوپێکەوتن و وتوێژیان ئەنجامدا. ئەباس عێراقچی بەرپرسی تیمی وتوێژکاری ئێرانی لە دوای ئەو خولە لە وتوێژە ئەتۆمیەکان وتوێژ لەگەڵ نوێنەرانی بریتانیا، فەرەنسا و ئاڵمانی بە ئەرێنی ناولێبرد، بەڵام لە هەمان کاتدا وتی کە قسەکردن لەبارەی ئەوەی کە بەرەو پێشچوونێک هاتووەتە ئاراوە یان نا دشوارە. بەپێی راپۆرتی هەواڵنێریەکانی کۆماری ئیسلامی ئێران، جێگری وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بە وتوێژەکانی ئیستانبۆڵ وتوێتی ئەم کارە کێشە و گرفتی زۆری هەیە، ئەوەی کە بتوانرێت هەوڵەکانی دوولایەن یەک بخرێت کارێکی دشوارە. ناوەڕۆکی وتوێژەکان و بەربڵاوبوونەوەی پرسەکان وتوێژەکان تا ئاستێکی زۆر تووشی کێشە دەکات. لەو وتوێژانە کە نزیک بە 5 کاتژمێر درێژەی کێشە، هێلگایشمی جێگری فێدەریکا مۆگۆرینی بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا بەشداری ئەو وتوێژانە بوو. عێراقچی هەروەها وتوێتی وتوێژ لەگەڵ 6 وڵات بە شێوەیەکی هاوکات کارێکی دشوارە، 6 وڵات کە هەر کام ڕوانینێکی جیاوازیان هەیە. لە لایەکی دیکەوە هەرچی زیاتر دەگەین بە وردەکاریەکان، کێشە و ناکۆکیەکان زیاتر دەبێت. بەڕێوەچوونی وتوێژە ئەتۆمیەکان لە کاتێکدایە کە لە ئەمریکا سەرەڕای هەوڵەکانی دەوڵەتی ئۆباما بۆ پێشگرتن بە پەسەندکردنی پلانی نوێ دژی کۆماری ئیسلامی ئێران لە کۆنگرا، کۆمیتەی بانکی سنای ئەمریکا پلانی زیادکردنی سزاکان لە ئەگەری سەرنەکەوتنی وتوێژەکانی پەسەند کرد. کۆمیتەی بانکی سنای ئەمریکا ڕۆژی پێنجشەممە نوێی ڕێبەندان پلانێکی پەسەند کرد کە لە ئەگەری سەرنەکەوتنی وتوێژەکانی ئێران و 6 زلهێزی جیهان سزاکان دژی ئێران بەڕێوە دەچێت. بەپێی راپۆرتی هەواڵنێری ڕۆیتەرز چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ئەو پلانە لە مانگی مارس بۆ پەسەندکردنی کۆتایی لە سنا بخرێتە بەرباس. بە بەهێزتربوونی کۆماری خوازەکان لە ئەمریکا وتوێژەکان بۆ دەوڵەتی ئۆباما دشوارتر کراوەتەوە و لە ئەگەری بەڕێکەوتن نەگەیشتن سزاکان بە شێوەیەکی تند و بەپەلا لەلایەن سناتۆرەکانەوە دژی ئێران بەڕێوە دەچێت. ڕاستیەوەیە کە کۆماری ئیسلامی هەرگیز نەیتوانیوە پرسی پێتانی ئۆرانیۆم
پاساو بکات و هۆکاری زانستی و دروستی بۆ بتاشێت واتە بەدەیان هۆکار سەرمێنراوە کە پرۆسەی پیتانی ئۆرانیۆم هیچ پێویستێکی نییە و تاران تەنیا بەیەک هۆکار دەتوانێت ئەوەندە لەسەر ئەو پرۆسە پێداگری بکات ئەویش دروستکردنی چەکی ئەتۆمیە. ئێران نەناوەندی ئەتۆمی بۆ بەرهەمهێنانی کارەبای هەیە و نەک پاشکەوتی ئۆرانیۆمی سروشتیەکەی ئەوەندە زۆرەکە پێویستی بە پیتانی ئۆرانیۆم هەبێت. جگە لەوەش نرخی کڕینی ئەو کاڵایە لە بازاڕە جیهانیەکان 10 قات هەرزانترە لەوەی کە لە ناوخۆی وڵات بەرهەم دەهێنرێت. لەوەها هەلومەرجێکدا کە ڕوونە ئامانجی کۆماری ئیسلامی لەو پرۆژەیە چییە؟ ڕۆژئاوا هەوڵ دەدات لانیکەم بە گەیشتن لە ڕێگای ڕێکەوتن وا بکات کە ئەگەر هاتوو کۆماری ئیسلامی دیسان ڕووی لە دروستکردنی چەکی ئەتۆمی کرد ئەوەندە دەرفەتی بۆ وڵامدانەوە و دژکردەوەی پێویست لە بەردەستا بێت لەم نێوانەدا پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا کۆماری ئیسلامی بەهۆی ئەو کارەساتە ئابووریەی کە لە ناوخۆی وڵات لەگەڵی بەڕۆڕوویە ئامادەیە کە واز لە خەون و سەودای چەکی ئەتۆمی بێنێتیان وەکو جاران تەنیا خەریکی کڕینی کاتە. و هەواڵێکی دیکە و نەتانیاهو ئێران بە بەرپرسی هێرشی حیزبوڵڵا بۆ سەر کاروانێکی نیزامی ئیسرائیل ناو لێ برد. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕۆژی پێنجشەممانۆی ڕێبەندان ئێران بە بەرپرسی تێکەڵچوونەکانی ڕۆژی چوارشەممە لە سنووری ئیسرائیل و لوبنان ناو لێ برد. بە پێی راپۆرتی هەواڵنێری ئەسۆشێتێد پرێس ئەو هێرشانە قورسترین تێکەڵچوونە لە کاتی شەڕی حیزبوڵڵا و ئیسرائیل لە ساڵی 2006ەوە. تێکەڵچوونەکانی ڕۆژی چوارشەممە بە هاویشتنی موشکی جێتانکی گروپی حیزبوڵڵا بۆ کاروانێکی نیزامی ئیسرائیل لە ناوچەی شەعبا دەستی پێکرد کە بۆ هۆی کوژرانی 2 سەربازی ئیسرائیلی و برینداربوونی 7 کەسی دیکە. ئیسرائیل بە ئاگری تۆپخانە وەڵامی حیزبوڵڵای دایەوە. لەم هێرشانە سەربازێکی ئیسپانیایی ئەندامی هێزەکانی پارێزەری ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان لە باشووری لوبنان کوژراوە. راپۆرتێک ببینن. بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕۆژی پێنجشەممانۆی ڕێبەندان ئێرانی بە بەرپرسی تێکەڵچوونەکانی ڕۆژی چوارشەممە لە سنووری ئیسرائیل و لوبنان ناو لێبرد. بە پێی راپۆرتی هەواڵنێری ئەسۆشێتێد پرێس ئەو هێرشانە قورسترین تێکەڵچوونە لە کاتی شەڕی حیزبوڵڵا و ئیسرائیل لە ساڵی 2006ەوە. تێکەڵچوونەکانی ڕۆژی چوارشەممە بە هاویشتنی موشکی دژەتانکی گروپی حیزبوڵڵا بۆ کاروانێکی نظامی ئیسرائیل لە ناوچەی شەعبا دەستی پێکرد کە بووە هۆی کوژرانی 2 سەربازی ئیسرائیلی و برینداربوونی 7 کەسی دیکە. ئیسرائیل بە ئاگری تۆپخانە وەڵامی حیزبوڵڵای دایەوە. لەم هێرشانە سەربازێکی ئیسپانیایی ئەندامی هێزەکانی پارێزەری ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان لە باشووری لوبنان کوژراوە. ڕۆژی پێنجشەممە و شەممە بارودۆخی ناوچەکە ئارام بەڵام بەردەوام هەستیار باسی لێکراوە. لە هەمان حاڵدا هێزەکانی ئیسرائیل لە ئامادەباشی تەواودان و بە پێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل بەردەوام لە ئاسمانی ئیسرائیلەوە سوڕاونەتەوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل وتوێتی ئێران بەرپرسی هێرشی حیزبوڵڵا دژی ئێمەیە. ئێمە لە پارێزگاری لە خۆمان دژی هەر جۆرە هێرشێک چ لە نزیک و چ لە دوورەوە درێژە دەدەین. گروپی حیزبوڵڵای لوبنان کە بەردەوام کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لێ دەکات وتوێتی کە ئەو هێرشە لە تۆڵەسەندنەوەی هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر چەکدارانی ئەو گروپە لە ناوچەی سنووری سووریا هاتووەتە ئاراوە. لەو هێرشانەدا 6 چەکداری حیزبوڵڵا و فەرماندەیەکی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران کوژران. کۆماری ئیسلامی ئێران و گروپی حیزبوڵڵا لە هاوپەیمانانی بەشارەسەد سەرۆکۆماری سووریا لە شەڕی ناوخۆیی ئەو وڵاتن. بنیامین نەتانیاهو بە ئاماژە بە وتوێژاتومیەکانی ئێران و 6 زلهێزی جیهانی وتی ئەمە ئەو ئێرانەیە کە ئێستا هەوڵ دەدات لەگەڵ زلهێزە جیهانیەکان بە ڕێکەوتن بگات. ڕێکەوتنێک کە کات بە کۆماری ئیسلامی دەدات توانایی دروستکردنی چەکی ئەتۆمی بەدەست بێنێ و ئێمە بەتوندی لەگەڵ ئەم ڕێکەوتنە دژایەتی دەکەین. هەواڵنەری ئەسۆشێتێد پرێس دەنووسێت کە ئەو تێکەڵچوونە ئەگەری هەیە شەڕێکی نوێ لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل دەست پێ بکاتەوە. ئێران لە سەروبەندی شەڕی ناوخۆیی ئەو وڵاتە بەردەوام لە هاوپەیمانانی سەرەکی بەشارەسەد سەرۆکۆماری سووریە بووە و بە ناردنی چەک و ناردنی هێزی سەربازی بەردەوام بە هەموو شێوەیەک پشتیوانی لە ڕژیمی بەشارەسەد کردووە. موشە یەعلون وەزیری بەرگری ئیسرائیل ڕۆژی پێنجشەممە وتی سوپای ئەو وڵاتە لە حاڵەتی ئامادە باشدایە و بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر جۆرە مەترسیەک بۆ سەر ئیسرائیل. لا درجەی بەرنامەی لاپەڕەی حەوت
دەبێ بڵین سەردەمانێک لوبنان بە بووکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بناوبانگ بوو کەچی ئێستا وڵاتێکی دواکەوتوویە کە جاروبەر تووشی شەڕێکی ماڵوێران کرد دەبێت و دەکەوێتە بەر پەلاماری ئیسرائیلەکان و تەنیا هۆکاری ئەو بارودۆخەش بوونی هێزێکی گەورەی تەروریستی بە ناوی حیزب اللهە تاقمێک کە تەنیا لە تاران فەرمان دەگرێت و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بەڕێوە دەبات بۆیە هەندێک کارناز لەو باوەڕەدان کە کۆماری ئیسلامی لە ڕێگای حیزب اللهەوە ببورن لە ڕێگای حیزب اللهەوە لوبنانی بە بارمتە گرتووە بێگومان تاران بەرەکانی سەری بردووەتە دەرەوەی سنوورەکانی خۆی و لە وڵاتانێک وەکو لوبنان بەرەیەکی بەرین و بەردەوامی شەڕی کردوێتە تا لەم ڕێگا بە دروستکردنی قەیران و ئاژاوە کەڵک لە بارودۆخە ئاڵۆزەکەی ناوچەکە وەرگرێت تاران یەکەم بەرپرسیاری بەردەوامی قەیران و پێکنەهاتنی ئاشتی و سەخامگیری لە هەرێمەکە و ڕەنگە ئەگەر حکوومەتی ئیسلامی بەو شێوە لە کاروباری ئەو وڵاتانە دەستێوەردانی نەکردبایە تاکو ئێستا لایەنەکان لەسەر بنەمای پێکەوە ژیانی ئاشتیانە گەیشتبوونە ڕێکەوتنێکی تەواو گشتی بەڵام تاران لەو باوەڕەدایە بۆ مانەوەی خۆی یەکێک لە ڕێگاکان بوونی لەو هەرێمەدا وەکو تێکدەرێکی بنەڕەتی و دەبێت کە سیاسەتی قەیرانسازی پەیڕۆ بکات بۆیە ئیسرائیلەکان باش دەزانن ئەوە ئێرانەکە لە سووریا و لوبنان و فەلەستین و چەندین وڵاتی دیکە ئەو ناوچەیە بەردەوام خەریکی کاری تێکدەرانەیە کەس ئەمڕۆکە ناتوانێت حاشالەوە بکات کە حیزب الله تەنیا بەهۆی یارمەتیە بەربڵاوەکەی ئێرانە کە دەتوانێت بەو شێوە لە هاوکێشەکان دەرکەوێت و دەستدرێژی بکاتە سەر ئیسرائیل و تا ئەو کاتێک کە تاران سیاسەتی لەو شێوە لەبەر بگرێت هەرگیز ناوچەکە ڕووی خۆشی و ئاشتی بخۆوە نابینێت. پاش کوژرانی فڕۆکەوانێکی ئەرتەشی ئۆردۆن بەدەستی چەکدارانی ڕێکخراوی تەرۆریستی داعش وڵاتی ئۆردۆن دوو جیهادی کە یەکێکیان ژن بۆ ئێعدام کرد. دەوڵەتی ئیسلامی عێراق و شام ناسراو بە داعش با بڵاوکردنەوەی فیلمێک لەسەر ئینتەرنێت ڕۆژی سێشەممە 3 فێڤریە ئاشکرای کرد کە فڕۆکەوانە ئۆردۆنەکەی لە ئاگردا سووتاند. دەوڵەتی ئۆردۆن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەوڵی زۆریدا بۆ ئەوەی ئەلکەساسبا لە بەدەستی داعش ڕزگار بکات. ئۆردۆن لەگەڵ داواکاری داعش بۆ ئازادی تەرۆریستی تاوانبار ساجدا ئەڵڕیشاوی بە ئاڵوگۆڕ لەگەڵ فڕۆکەوانە ئۆردۆنێکە ڕێکەوتنی کردبوو بەڵام لە کامدا فڕۆکەوانەکە لەلایەن داعشەوە دەکوژرێت. ئەلکەساسبا 26 ساڵ تەمەن و دانیشتووی باشووری ئۆردۆن بووە و هەروەها بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵ لە هێزی ئاسمانی ئۆردۆندا بوو. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. پاش کوژرانی فڕۆکەوانێکی ئەرتەشی ئۆردۆن بەدەستی چەکدارانی ڕێکخراوی تەرۆریستی داعش وڵاتی ئۆردۆن دوو جیهادی کە یەکێکیان ژن بوو ئیعدام کرد. دەوڵەتی ئیسلامی عێراق و شام ناسراو بە داعش با بڵاوکردنەوەی فیلمێک لەسەر ئینتەرنێت ڕۆژی سێشەممە 3 فێڤریە ئاشکرای کرد کە فڕۆکەوانە ئۆردۆنیەکەی لە ئاگردا سووتاندووە. دەوڵەتی ئۆردۆن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەوڵی زۆریدا بۆ ئەوەی ئەلکەساسبا لە دەستی داعش ڕزگار بکات. ئۆردۆن لەگەڵ داواکاری داعش بۆ ئازادی تەرۆریستی تاوانبار ساجدا ئەڕێشاوی بە ئاڵوگۆڕ لەگەڵ فڕۆکەوانە ئۆردۆنیەکە ڕێکەوتنی کردبوو بەڵام لە ئاکامدا فڕۆکەوانەکە لەلایەن داعشەوە دەکوژرێت. کەساسبا 26 ساڵ تەمەن و دانیشتووی باشووری ئۆردۆن بوو هەروەها بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵ لە هێزی ئاسمانی ئۆردۆندا بوو. ساجدا ڕێشاوی بەهۆی هاوکاری لە بۆمڕێژی ئەممان پێتەختی ئۆردۆن لە ساڵی 2005 بە ئیعدام مەحکوم کرابوو. جێی ئاماژەیە لە ئاکامی ئەو بۆمڕێژیەدا زیاتر لە 60 کەس کوژران. داعش چەندین جار خوازیاری ئازادی ساجدا ڕێشاوی ببوو. هەروەها زیاد کاربۆلی یەکێک لە ئەندامانی ئەلقاعیدا وەک ڕێشاوی ژنە تاوانبارەکە لە ئۆردۆن ئیعدام کرا. ئەو ئیعدامانە چەند کاتژمێر دوای بڵاوبوونەوەی فیلمی سووتانی مەعاز کەساسبا فڕۆکەوانی ئۆردۆنی بەڕێوە چوون. جێی ئاماژەیە مەعاز کەساسبا لە مانگی دەسەمبری ساڵی ڕابردوودا پاش کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی لەلایەن داعشەوە بەدیلگیرا. مەلک عەبدوڵڵا پادشای ئۆردۆن مەعاز کەساسبەی وەک قارەمانێک ناوبردووتی ئۆردۆن لەو هەلومەرجەدا یەکگرتوو دەبێت. هەروەها وەزارەتی بەرگری ئۆردۆن ڕاگەیاند خوێنی ئەو فڕۆکەوانە بێهۆ نەڕێژراوە و باسی لە سزادانی ئەو کارە بەتوندی کرد. ئەو کردەوەیەی داعش لەلایەن زۆربەی وڵاتانەوە مەحکوم کراو. لە ئاکامدا بەپێی ڕاگەیەندراوەکان هاوپەیمانی نێونەتەوەیی دژ بە داعش بە سەرۆکایەتی ئەمریکای پتەوتر و بەهێزتر کرد. هەر لەو پەیوەندیەدا باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا سێشەممە چواردەی ڕێبەندان لە بەیانیەیەکدا سەبارەت بە کوژرانی مەعاز کەساسبا ڕاگەیاند. ئەمڕۆ هەموو لایەکمان لە پرسەی مردنی مەعاز کەساسبا کە بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن ڕێکخراوی تەرۆریستی داعشەوە کوژرا هاوخەمی خەڵکی ئۆردۆنین.
هەروەها جێ ئاماژەیە کە شەوی ڕابردوو مەلک عەبدوڵڵا پادشای ئۆردۆن لەگەڵ باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا لە کۆشکی سپی دیدار و چاوپێکەوتنیان ئەنجامدا. لەو چاوپێکەوتنەدا دوولایەن بەڵێنی ئەوەیاندا بەردەوام بن لەسەر ئەوەی دەست لە شەڕ و بەرەنگاری ڕێکخراوی تێرۆریستی داعش هەڵنەگرن. هەر لەو پەیوەندیدا حکوومەتی هەرێمی کوردستانیش لە تۆی بەیانیەیەکدا ئەو کردەوەی داعشی مەحکوم کرد و هاوخەمی خۆی لەگەڵ وڵاتی ئۆردۆن دەربڕی. واوتەی کۆتایی ئەوەیە ئەگەرچی داعش لە ماوەی ڕابردوودا دەیان جنایەتی نائینسانی کردووە، بەڵام سووتاندنی دڕندانەی فڕۆکەوانی ئۆردۆنی خاڵێکی نوێ لە کارنامەی ئەو گروپەیە کە هەڵبەت بە جۆرێک شوکێک بوو بۆ هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی. کردەوەیە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو وێنەی نەبوو ئێستا دیارێکە هۆکاریان هۆکار گەلێکی لە پشتەوەیە. هەندێک لە کارناسان لەو باوەڕدان کە یەکەم هۆکاری ئەو کردەوە نائینسانیە ئەوەیە کە داعش دەیەوێت لەو ڕێگایەوە خەڵک چاوترسێن بکات، بەتایبەت لەو هەرێمانەی ژێردەستی خۆی تا هەم پێش بە نافەرمانی خەڵک بگرێت و هەم ناچاریان بکات لەگەڵ داعش هاوکاری بکەن. هۆکاری دیکەی ئەو کارە دەتوانێت دەرەنجامی شکستەکانی ئەو دوایانی داعش بێت کە گرنگترینیان شکستی قوڵ لە کۆبانێ و لە دەستدانی پێگەی سەربازی خۆی لەو ناوچەیە بێت. واتە بە جۆرێک تووشی سەر لێ شێواوی و لاوازی بووە کە بۆ قەرەبووکردنەوەی پەنای بووە ئەو کارە برد تا تۆڵەی ئەو شکستە بکات و دیسانەوە بیسەلمێنێت کە هێشتا توانای زۆرە و دەتوانێت بە ئارەزووی خۆی هەر جۆرێک کە بیهێوێت هەڵسوکەوت بکات. بەڵام ڕوونە ئەو کارە شەپۆلێک لە ڕق و قینی لەگەڵ خۆی هێنا کە دەتوانێت ببێتە هەوێنێک بۆ هاوکاری بەربڵاوتر لە نێوان هێزەکان لە شەڕ دژی داعش و کورتتربوونەوەی تەمەنی ئەو گروپە تروریستیە. خۆشەویستان بەرنامەکەتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە هەر بژین بە شادی و سەربەرزی.